لە ماوەی 4 مانگی ڕابردوودا نرخی بنزین بە شێوەیەک زیاد بووە کە بۆتە جێگای پرسیار لەلایەن هاوڵاتیانەوە. لە یەکێک لە بەنزیخانەکانی هەرێمی کوردستان نرخی لترێک بنزینی سوپەر بە 675 محەسەن 780 نۆرمال بە 675 دینار واتە نزیمترین نرخ 675 دیناری عێراقیە کە بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە بەرزبوونەوەی ئەم نرخەیە یەکجار زۆرە. دەمانەوێت بزانین لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت سەبارەت بەم پرسە چی دەڵێن؟ پەرلەمانی کوردستان چ قسەیەکی هەیە لەسەر بەرزبوونەوەی نرخی بنزین و جیاوازی نرخەکە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان. من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر ئەم کێشەیە دەکەن. خەڵک چێن دەرێت؟ خەرشی کۆڕێمە. ئەرێ بنزین گرانە، هەرزانە، باشە؟ وەڵا گران. گرانە؟ بۆ پێت وایە گران بیت؟ دەڵێن حکوومەت دەڵێ بۆرسی عالەمیە، خەتا لە دەستەمە نییە. ئەخە دنیا بێ ئیشە. دنیا بێ ئیشە. دنیا بێ ئیشە ئەو پارەی پێشتر دار ئێستا ناکەوتە دەست. ئێستا ناکەوتە دەست. باشە چەند لترت دەوێت؟ بای 20,000 دەکەم. بۆ زیاتر پارەت نییە؟ بەرێوەڵە. بەس یانێ بەستە ئەو چۆندەکی گەلک خەواو نییە؟ ئاها باشە. پرسیارەوەت کردێ لە بەغدا ئەرزانترە لێرە گرانترە بنزین بۆ؟ ئەو ڕۆ نییە. ئەو پرسیارت لە مێشکە؟ ئەوە لە مێژ ئەو ڕۆ نییە. لە مێژە لە مێشکدا. لە مێژ. باشە پێت وایە بۆچی لێرە گرانترە؟ ئەو پرسیارە کە لە مێشکت کردو وەڵامەکەی دەزانی چییە؟ وەڵامەکەی چی بۆ لە ئیدارە. ئیدارەیە؟ بەرێ. باشە ئەو پارە دەچێتە گیرفانی حکوومەت یان دەچێتە گیرفانی کۆمپانیاکان؟ 3 بەشیلۆ کۆمپانیان. 3 بەشی کیلۆ حکومەتیەکە بڕێت. حاجی جان چۆنی؟ باشی بۆ گلەی تێ لە نرخی بنزین؟ وەڵی کاکە تو دەمووی دەچیەوە 600 ئەسبەنێر دەستی لە خەوێ 650 و 700 بەڵام ئیدارەی هەرێم دەڵێن ئەو بۆرسی عالەمیە خەتا لە ئێمە نییە. کاکە نییە ئیش و کار نییە عالەم فەقیرە با بۆرسەبی حەزەکەی با هەرچی بی گرانە ئێستا دیکو گران نییە بۆ دەرناینی ناوەڵە دەرنانیتر. باشە پێت دەخوازی وەکو بەغدا و مووسڵ و کەرکووکی لێ بێ؟ وڵی ئەوجا هەر هەندێککە بێتە خوارێ بزە 500 عیبینەوە 500 باشە وڵە دەرەجەیەکە. چەند دەوی بنزین گران بووە؟ مانگێک زیاتر. پێشتر بە چەند بوو؟ پێشتر 575 دە دینار گرام بوو بۆ 6 یان بە تەدریجی گران؟ بە تەدریجی 15 دینار گرام. بۆچی گران بوو نازانن؟ بەخۆی سەبەکەی دەڵێت بۆرسە عالەمی. دەڵێ بۆرسی عالەمیە؟ بەڵام ئەم شۆفێرە دەڵێ لە بەغدا بە 450 بۆرسی عالەمی. ڕازەکە لە نازان باشە کوالیتی بەنزینخانەکان هەموو وەکو یەکە؟ بەخۆ بەنزیخان و بەنزیخان فەرق دەکەن. یعنی هەیە فێڵی لێ بکە؟ بەنزیخانە هەیە فێڵی لێ بکە؟ هەیە فێڵی لێ بکە. ئەی لیژنەی چاودێری نییە سەردانیان بکە؟ بەخۆی دەبی لیژنەی دروست بی بەس لیژنەکە بە تەواوی دروست نەبووە. یعنی لیژنە هەموو کاتێک نایە؟ هەموو نە. چەند دەبی ناتوتر ئەو ئەم بەنزیخانەیە لیژنە؟ بەخۆی بزەبت نازانم من بەردەوام لێرە نیمە. بەس نەتبینیوە لیژنەت بۆ خۆت نەبینی. سەرەکەت پێ چۆنە باشە بەنزین؟ سەرەکەم زۆر پێگرانە بەداخەوە. بۆ گرانە؟ براگەر ئێستا ئاپارتێن شارێکمان هەیە لە هەموو شارەکانی عێراق خۆشترە بەڵام بەداخەوە لە بۆ ئەو حکومڕانیە کە دەکرێت لەو شارێ بنزین لە مووسڵ بە 450 سارەی فولەکەی بە 18,000 ئۆکتانی عیبینە. لێرە بە چەند پڕ دەکەیت؟ لێرە نازانم هەر ڕۆژێ سعرەکە. باشە ئێستا ئەو کۆمپانیانە حکوومەت دایکە کۆمپانیاکانەوە خراپەیان باشە پێ دوای ئەو بازارە دەبی لە دەست حکوومەت بی؟ لە دەست حکوومەت بی بەرنامەی جوانی هەبیتن پێداچونەوە بکاتن بە گشت بەنزیخانەکان دەڵێ لە مووسڵ بە 450 بە 18,000 سیارەکە فول دەکات. بەڵام ئیدارەی ینی هەرێم دەڵێ کاکە خەتا لەمە نییە بۆرسەیە بۆرسی عالەمی گران دەکات دەستی مەدانیە پێ دوایە ئەمە قسە چەند ڕاستە؟ نەخێر وەچی پرسیاریش دەکەی لە مووسڵ دەرێ ئەو بنزینە هیچ شەریکەی ناو مووسڵ. پەیامت بۆ حکوومەت چی؟ وەڵی حکوومەت داوام لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە پێداچوونی لە گشت دام و دەستگایەکان بکە نەک بنزین کارەبا ئاو هەموو بە کاملی هەموو کێشە و گلەیمان گەلەگەلک زۆرە گەلەگەلک زۆر بێ بەرنامە کەشتیوانە بێ بەرنامەکە معنی داوا لە کامەسروی دەکەن ئیشاڵە لە کابینەی داهاتوو
معنای سیستەمەکی نوێ ئەوها ڕێچکەیەکی ڕاست و ڕاست بکات لە بۆ ئەو خەڵکەکە باچی کە بێزار نەبی. مانجێ چەند دەدەیتە بنزین مانگی و نمیزانم لە خێزانەکەی خۆت لە ماڵەکەت مانجێ چەندت بەس بۆ بنزین خدایکە زۆر بێم و چەم وڵە زۆر دیسن سەرم $200 200 پتر $200 زیاتر زیاتر چی هەتا 300 ما ماڵە دێ ماڵە ماڵە دێ چشت فێت بازار کەوایە کڕی خانووە بنزین هەرێ وڵا دەستەکان وڵی زۆر جۆرە ڕاتگرم بە بنزینە وڵی سیارەت ڕاگرتووە لە هەرێ وڵا بنزین بە بنزینی ڕاتگرم ڕای دەگری هەرێم بۆ دەرناینی بەخوای ڕاتەگەرم لە بەخاتی بنزین کاریشت پێ و ڕایشی دەگری کاری وڵە مەجبورە چکەن داواکاریت چێتەوە وەکو هەوڵات ئەمکۆریە ببیتە بە 500 زۆر باشە. بەڵام حکوومەت دەڵێ ئەوە نرخی بۆرسی عالەمیە گەگرانی ئەدی بوو لە عراق 450 یعنی لە عراق 450 بەڵێ بەڵام لێرە گرانترە گرانتر بوو. المشترك لا يرد. ئێمە هەوڵماندا لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان قسە بکەین ئەوەی کە دەیبینن ژمارەیەکی زۆری بەرپرسانی وەزارەتی سامانە سروشتیەکانە وەزیری سامانە سروشتیەکان بریکاری وەزارەت و بەڕێوەبەری گشتی کاروباری کارجێڕی و دارایی بەڕێوەبەراتی گشتی کاروباری و بەرهێنانی کانزایی بەڕێوەبەراتی گشتی پشکنین و سانسۆری ناوەخۆ پەیوەندیمان بە چەندین بەرپرس کردە لە وەزارەتی سامانە سروشتیەکان بەڵام تاوەکو ئێستا هیچ یەکێک لەم بەرپرسانە سەرڕای ئەوەی کە نامەشمان بۆ ناردوون ئامادە نەبوونا وەڵامی تەلەفۆنەکانمان بدەنەوە سەبارەت بە کۆمپانیای کاریش لەگەڵ کۆمپانیای بازیان کە دوو کۆمپانیای ئەهلین ئەوان دەگوترێت ئەهلین ئەوان کار لەو بوارەدا دەکەن و نرخ و کوالیتی بنزینەکان زۆربەی پەیوەندیدارە باوان ئەوان دەڵێن دەبێ بە هەفتەیەک بەر لەوەی بەرنامەکە بکەن دەبێ ئاگاداری ئێمە بکەنەوە کۆمەڵێک بیانیان دۆزیوەتەوە بۆی قسە لەگەڵ ئێمە بکەن بەڵام ئاژ لە هەر لە ئاساسدا نانەوێ قسە بکەن وا پێدەچێت چکە ئێمە هەوڵی زۆرماندا بەشێکیان هەر وەڵامی تەلەفۆنیشمان نادەنەوە من ئێستا ڕاستە خۆ تەلەفۆن بۆ بەرپرسێکی وەزارەتی سامانە سروشتیەکان دەکەم بۆ ئەوەی جارێکی دیکەش لەگەڵیان قسە بکەمەوە بەڵام وەک پێدەچێت دوورجار وەڵامەکەی منی ڕەت کردەوە پاژەوەی نامەشم بۆنە وە لە ئێستاشدا بە هەمان شێوە وەڵامەکەی من ڕەت دەکات. سڵاوتان لێبێت تۆ وەستاییان وەستای فیتمەم زۆر وڵان تێک دەچی لەبەر چ لەبات بنزینی پڕی گوشت و چرکا و ئاوە باشە کەس نازانی خێر لە چدا بنزین خراپی شێوە باش دەبێت وڵاو هەکاکە بنزی خراپی و کوسا ینی قازانستا لەوەی بنزین خراپی بنزی خراپی ئێستا بازار جوولەی کردووە لەگە خراپی بنزین بنزی خراپی فوتۆن دەڕەوە باشە تو پێم بڵێ ڕۆژێ چەند فیتمەم دەگۆڕم 56 دەرواگە بنزی خراپی 56 دەڕوە ڕۆژ عاتڵی بیتم گەرمادا بخراتی لەبەر چییە بۆ چی فیتمەم بەخۆی خراپە بنزینە گەرمایە کەش دێتن فیتەمەکەش زان بەکار دەست خەتا لە فیتمەمەکە نیان لە بنزینەکە فیتەمەکە سینی بابای باشێ سینی ژە دەکاتن بەس گەرمابی بنزین ڕاتزان نۆزلی شتێک دێت نۆزنی دەگریتن باشە ینی زیانی بۆ ئۆتۆمبیل زۆرە ئەدی کۆسە ئەو تازە لێرە بوو ئاگری گرتبوو ئاگری گرت بەڵێ تازە لێرە بوو لە سپین و لێ تو چ مشکلە هەیە بکەوە ئێستا بەنزین ئێستا چۆنە ئەوتان چێ دەکەس ڕۆژێک جارێک هەوای دەکات بنزینەکە چییە خراپە کوالێتی بزانە چەندە ئەدی حکومەت دەرێت چاودێریمانەیە بەنزیخانە کۆرە حکومەتی حکومەتەم لەگەمیان شریکە باسی چێکە بەڕاستە باشە دتری بنزین ئێستا باشە نرخەکەی ناوەڵە بەرز بوویتەوە ئەدەرە حکومەت شریکە بابە بەنزیخانەمی بەرپرسانە چێ معاسبە بەرپرسی دەکە ئەو حکومەت دەرێت چاودێریمانە چاودێری هەموو لەگە یەک شریکن بڕە موافقەشی بەنزیخانە دەنی بەسی دەفتەریە بە کوڕە فەقیرەشی مەسوولە بە یەک تەلەفۆنی لۆ دەفرۆشتە قەت وای کردووە بنزینی خراپ تێ بکرێن مەچینەی تێکدا
دوونێ فیت پاپاکم کردەوە بەنزینی خراپەوە لێ کردەوە وهریشی سوستاندەوە فیت پاپەکە سوتا بوو وا دەکە مەچینەکە شتێکدا بەرە ئێستا ئەو مەچینەم تازە گۆڕی بە سێ وەرەقە و نیوی کڕی کابرا بەنزینی خراپەوەی لێ کردە یعنی ئەو مەچینە گۆڕیتت تازە تەواو کرد سێ وەرەقە و نیو سێ وەرەقە و نیو کابرا کرد لەسەر بەنزین بەس لەبەر ئەوەی کە بەنزینەکە خراپ ئەوە مەچینەکەی بووە مەچینەکەی خۆتی ئەو سیارە چی تێکدا بووەوە پستنی شکاند بوو پستنی شکاند بوو. پستنی شکاند بوو لەبەرەوەی بەنزینەکە خراپە بەرێ دوونێ چارتان چیم کردەوە لەبەرەوەی بەنزین خراپ چار تەنچی بەرێ بەز ئەوەندەی بەنزین خراپە بەس ئەوڕۆ هێشتا چی تێدا بوو ئاوی تێدا بوو بەنزینەکە چییە ئاوی تێدایە دەرمانی تێدایە کاتخوا بڕێژە بزانین چییە ئەخەوە بڕێژین ئەوە چی ئاوی تێدایی ئاوە بەرێ ئەوتە دیار ئاوە قوڕاوە قوڕاوە بەرێ وچی برێ یعنی دەرمانەکە دەرمانی تێدا زیان بەدەوەکەی بەرێ باشە ئەو دەرمانەی بۆ تێک دەکەن ئەو بەنزیخانانە فێری لەگە دەکەن فێری سەمیریانی ویزدانیان لێ وەردە خاڵکەکی زۆر زەرمەندە طبعا ئەوە سایقەکە سایقیش بوو فەقیرەی سیارەکەی هینا نشی 80,000 نای لێدا بۆچی زۆربەی سیارەکان نۆزنیان تێک دەچی فیتپەمیان تێک دەچی ئەو حاڵەتانە زۆرن ببوونێ بەبەرەوەی فیتۆمەکە بەزینەکەمە عادیە خراپە بەنزینە بەرێ بەڵگەتان چێ خراپ وڵا بەڵگەمە ئەوەیە چیە ناوتاچەکانی بەزخانەی پیسە ناوتاچەکەی پیس دەکە تاج سیارەی ئەوە یەک بەزنەکانش خراپە زۆر خراپە زۆر خراپ چی تێدا و مادەکەوا دەکەن نۆزم بگیرێ سیلیکۆنەچە سیلیکۆن باشە بۆ لە بەنزینی سیلیکۆن تێدەکرێت وڵای ئەوزە ئەوان بەخۆیان خراپەکەی دێنن خراپە باشەکەی نادەنە فەقیری فەقیر جوای بەسەر ئەوش بەزنە عادەکەیە ئەوە عادیەکەیە ئەو بکەیت چار باش بەشە چی ئەوتە سیلیکۆنەکە لە ئەوە سیلیکۆنەکەیە ئەمە سیلیکۆنەکەیە سیلیکۆنەکەی ئەوەیە لەسەر ناو نۆزن و پلاشی کاسکێتەکەی دەستێنی یعنی ئەمە سیلیکۆنەکەیە بەرێ ئەزەوە جاروێ لە تاچەشی 2000 فیتپەمی دەستێنی زۆر ئەو حاڵەتانە زۆر علاوتا ئەو سیارە بۆ بەنزینی وێلیاتە بەو بەنزینی کابرا $200 زەرری $200 عالی ئازەوە عاوت تاما کردەوە کابرا بێت دەبێت $100 بداتە مواد و ئەشیا و ئەو بەسیێتە چابیتەوە باشە ئەو بەنزینەی تێکردووە ناتوانانی سکاڵی لەسەر تۆ مارکە لە بەنزین چی جێلی ڕدەگری بەڕاست ینی بەلاشە بەلاشە ئێستا ئێمە لە بۆرسەی بەرهەمەکانی سوتەمەنین کە لەم بۆرسەیەدا کڕین و فرۆشتن لەسەر بەرهەمەکانی بنزین، نەوتی سپی، گاز و زۆربەی بەرهەمەکان دەکرێت. پاشەوەی وەزارەتی سامانە سروشتیەکان و بەرپرسان و لایەنەکانی پەیوەندیداری ئەو بوارە ئامادە نەبوون. لایەنەکانی پەیوەنددار مەبەستم لە حکوومەتە ئامادە نەبوو قسە لەسەر خراپی ئەو جۆرە بنزینە بکە. ناچارین بینە بۆرسە قسە لەگەڵ کاسبکارانی ئەو بۆرسەیە بکەین. بزانین ئەو بنزینە چییە و لە چێوە دێ و بنزینەکان چۆن دەکڕن و نرخەکە چێ دیاری دەکات. ئەوە لتری بە چەندە؟ لتری بە 615. باشە لتری بە بازار بە چەندە؟ داخل لە بازار لە بۆرسە بەوەندەیە. لە بۆرسە ئێستا ئەو باشە بە 615. ئەدی ئەوە چیە و بنزینە؟ ئێستا بنزینە خراپە وانە تێدا. ینی لە بۆرسە و جۆرە بنزینە بنزینە نافرۆش. لە بۆرسە نییە؟ زانە لە بەخۆیان دەکردنەوە. ئەوە لە چی هاتووە بنزین؟ ئەو بنزینە لە کار دێت. لە کار دێ؟ لە هەموو شوێنێک دێت. باشە بۆ گران بۆ بنزین؟ ماوەیەک مانگێک بەر لە ئێستا هەرسان بوو بۆ ئێستا لە کار پرسەبرێلۆ لە شەریکەکان پرسەبرێلۆ گران. شەریکەکان ینی کۆمپانیای کار و بازیان مەسئولن؟ لەوان سوواکردێلۆ گران. ئەوان بە گران دەدەنەوە؟ ئەنگۆ بە چەند دەکڕن؟ بە 75 شەریکە دەکڕن. دەفرۆشنەوە بنزیخانەکان. باشە بنزیخانەکان بەخۆیان دەچن دەکڕن لە شەریکەیەک. لە شەریکەی دەین. باشە کاکەن نوعیەتی هەیە نوعیەت هەموو بنزین باش نییە ئەو بنزینە باشە بەس ئێستا ئەو نازانین چەند ئەگەر نایەکسەر ینی مەبەستن لە چیە ئەوەی لە بۆرسەی هەمووی باشە بنزینەکە؟ نه هەمووی باش نییە. باش بنزینی خراپیشەیە؟ زۆر خراپشێ نەکرد بە زۆر خراپش. بە چەندە خراپەکە بە چەندە؟ خراپەکە نەفتا بە 400 تقریبا $20 $30 کاشم ئەنواع هەیە. لتری؟ لتری بە $420. 420 هەر لەوەندەرە بازیانەکە تەنی ئەوەندەیە. تەنی بەوەندەیە. تەنی بە چەند ڕادەوەستیتنەوەی خراپەکە بۆ لتری بۆ لتری خراپەکەش ئەوە ناڕوە یەکسەرەت ناتوانێت بچی بفرۆشی حتمما دەبی بنزینی ئیرانی تێدەکات
لەگەوی تێکرد دەکا ئەو دەسی دەفرۆشت یان دوسێ بنزین ئەدی ئێستا ئەوە بەڵێن ئەوە بنزینی ئەوە بەخۆی کارە ئەوە باش ئەوە کارە دەستە کەرکوب لە کەرکوب دەگەڕێتەوە دەگەڕێتەوە ئەوە گەڕایە یان جارێک دەدەنا لێرەوە دەستە کەرکوب لە کەرکوب بە قاچاق دێتەوە یان بە قاساق دێتەوە یان بە چەندە لە کەرکوب دێتەوە دەستان نازانم باشە نرخەکانی بەرهەمی ئێوە حکوومەت دیاری دەکە یان کۆمپانیاکە نانە کۆمپانیەکان دیاری کۆمپانیا دیاری کۆمپانیا دیاری باشە ئەی چاودێری هەیە لەسەر خراپی و باشەوە ئەو برادەرە دەڵێ خراپێ و باشێ بەڵبەڵەتی لە بەنزخانەکان دەگەڕ لیزنەیە دەگەڕێتن باش ئەگەر لێرە لە بۆرسەی بەرهەمێکی نەوتی خراپی نابی دەستی بەسەردا بگیرێ بە بەس ئەو لیزنەیە نوزنە نایە نایەت یعنی ئەو بازارە ئازادە ئازادە. ئێستا لێرە ئاو بە بنزین بفرۆشێ کەس دەگیرێ کەس ناگیرێ یعنی ئاو بە بنزین بفرۆشرێ کەس ناگیری کەس ناگیری تۆ کاسب کاری کڕین و فرۆشتن دەکەی چێ نرخەکە دیاری دەکات نرخەکەم نۆ دیاری دەکەی ئەمن ئاتوو ئەمن ینی چۆن دیاری دەکەی بەکەیف خۆت تەڵەبیاتە بەرێ تو ئەی شەریکەت بەغۆلی چیە شەریکە ڕۆلی شەریکە سعرێک جدا دەنێ مەسەرەن بەزخانەکان هەر کەسە سعرشی ئەوە دەکات یەک بەزخانە ینی نرخەکە شەریکە دیاری دەکەیان حکومەت دەڵێ بەوەندە شەریکەی کار نرخەکەی دیاری دەکە بەزەوەکەیدی لێرکانە هەر سو تەلەبە ڕۆژێ بە عفسەتی ڕۆژێ بە باشە پێم بڵێ تۆ پێم بڵێ بۆچی چوار بانگل بەر لێ ئێستا یان سێ مانگ نرخەکە هەرزانتر و ئێستا گران بۆ شەریکە هەرزانتری دەکرد کاکە کەوایە کۆمپانیا نرخەکە دیاری دەکات شەریکەی ینی من و تۆ نین کۆمپانیا هەرزان بکە هەرزان دەبێت ئەو بەنزینە بخۆی لە ئێران دێ شەریکەی کارە لە کەرکوشێتن ئەو بەنزینە هەموو لە کەرکوب بنزین ئەو بەنزینی کار لێرە دەستەوە کرد لە کەرکوشی دێتەوە ئەو شتە هەیە ینی تەبادلی پێ دەکرێت باشە لە مووسڵ لە کەرکوب بە 450 بۆ لێرە بەوەندەیە ئەخەوە شەریکەیە شەریکە کاکەوەی ینی بازاری کوردستان لەدە شەریکەکان حکومەت غایبە شەریکەی کار ئەوەی خۆی هەیە خامی دەداتە ئەوەی ئەوانش بەنزینی داتێ باشە ئەو بنزینەی کەرکوک هەر کۆمپانیای کار نییە باشە بۆچی کۆمپانیای کار لێرە بە 600 و چەند دەدا؟ 675 کۆمپانیای کار بە 675 دەدا بەڵام بارزانتر دەدا وەڵاو جدەتانی لە حکومەتی پرسی حکومەت پرسی ینی بەرپرسەکە حکومەت ینی حکومەت و کۆمپانیای ئەدەوە پێی برێ بزانن لۆ لێرکانە بۆندێ لۆ لێ ئەدی ئەمە جۆری هەیە لە بۆرسا حکومەت ئێدێ نارێ حکومەت ئەوە خامە خام حکومەتی عێراق ئەو خامە دەداتە شەریکەی کار ئەویش دەباتی ئەو منتوزەی دەداتەوە هەر شۆفێرێک و هاوڵاتیەک بدوێنی لەسەر نرخی بنزین و بەرهەمەکانی سوتەمەنی پرسیاری ئەوەی لە مێشکیدا هەیە بۆچی لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق لتری بنزینێک بە 450 بە 500 دینارە کەچی لە تەواوی هەرێمی کوردستان نرخەکە زۆر زیاترە ئێوە وەکو پەرلەمانی کوردستان وەکو لیژنەی سوتەمەنی چی دەکەن؟ ئێمە لە 5 ساڵی ڕابردووەوە تا ئەم لەحزەیە ڕۆژانە فشار ئەکەین بۆ ڕاستکردنەوەی ئەم هەڵە استراتیژیە بەهۆی ئەوەی کە کۆمپانیایی یا بڵێ پاڵاوگەکانی بازیان و کەڵک بە نیوەی تاقی خۆیان و کەمتریش کار ئەکەن بۆ بەرهێنانی بنزین لە هەرێمی کوردستانە لە کاتێکە نەوتی حکومیە وەری ئەگرن واتە بەسەرێکی زۆر کەم یا ئەتوانە تقریبان بە بەلاش یان بەسەرێکی زۆر کەم وەری ئەگرن لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ و دەرەنجام ئەتوانن بە فول تاقە ئەگەر ئیش بکەن بنزینی هەرێمی کوردستان دابینکەن کە 6 میلیۆن لیترە ڕۆژانە بەڵام لەبەرەوەی کە بە نیوەی تاقی خۆیان ئیژەکەن نیوەکەی تری یا بڕێکی زۆری تر لەو بڕێ کەماویانە بۆ وەکو تاقی ئینتاجی بەکاری هێنن بۆ کەرکوک و بۆ مووسڵ بۆەوەی کە لەگەڵ ئەوانە بازرگانی بکەن بۆ دابینکردنی بنزین وە دەرەنجام ئەوان 3 میلیۆن لیتر دابینەکەنەوەتان نزیکە 150 پێداویستی هەرێمی کوردستان وادا پاڵاوگەی بازیان و کەڵک ئەو 3 میلیۆن لیتری تر کەرتی تایبەت دابینیەکە لە ئازربایجان و لە دوورە وڵاتەوە ئەیهێنێ بۆ ناو هەرێمی کوردستان و تەحکوم بە سعرەکە و سعر کۆنتترۆلەکە دواتر ئەو دوو پاڵاوگەیش کە بازیان و کەڵەکە و حکوومەتیش ئەو بنزینی کە بەرهەم دێ بە سعری ئەو بازارە ئەیفرۆشێ کە کەرتی تایبەت سعرەکەی زۆر باشە دکتۆر خاڵێکی گرنگت باس کرد یعنی من دەمەوێت ڕوونتر زانیاری وەربگرم حکوومەت نەوتە خامەکە بە کۆمپانیەکان دەدا دوو کۆمپانیامان هەیە بازیان و کار بڵێ نەوتە خامەکەی خۆمانە بەڵام کۆمپانیەکان بە نرخێکی گرانتر دەدەن بە خەڵکەوە نرخی بازار هۆکارەکەی ئەوەیە کە
ئەو دامەی کە هەبوو بۆ بەرهەمهێنانی بنزین حکوومەتی هەرێم گرتیەوە منعی کرد و دەرەنجام بڕیاریدا حکوومەتی هەرێم کە سێ پاڵاوگە دروست بکرێت لە سێ پارێزگا هەرێمی کوردستانە ئەو بڕیارش کە برای ئەنجومەنی وەزیران ئەویش جێبەجێ نەکرا چونکە ئەگەر سێ پاڵاوگەی دروست بکرایە تاقەی ئینتاجی بنزین ئەگەیشتە 6 ملیۆن لیترەکە بڕیارەکە چێدا بووی بۆ ئەو سێ پاڵاوگە؟ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز ی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە کە سێ پاڵاوگە یعنی هەر پارێزگای و پاڵاوگەیەکی تیا دروست بکرێت دەرەنجام ئەوەی کە کەرتی تایبەت دابینیەکە لە بنزین بەو پاڵاوگانە دابین بکرایە و سعرەکە ببێتە سەری حکومی بەڵام ئەم بڕیارە 2 ساڵە دەرچووە و جێبەجێ نەکرا. بۆچی ئێوە وەکو ینی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمان بە دوواداچوونتان نەکردووە بە حکوومەتتان نەکرد داوەتان نەکردووە ڕوونکردنەوە بدا؟ ئێمە بە دوواداچوونی جدیمان کردووە تەنانەت مەلەفی نەوت و گاز یەکێک لەو مەلەفانەیە کە پەرلەمانی لەسەر پەکخرا لە پاڵ مەلەفە سیاسەکانی ترا دەرەنجام ئەمە وازەحە یاریەکە بۆ ئەوەی کە چەند کۆمپانیایەکی دەستڕۆیشت و بتوانن مستەفید بن لەو سعرە بەرزەی کە کەرتی تایبەت دابینی ئەکا و ئەو نەوتەی کە بەلاش تقریبن لە حکوومەتەوە وەریەگرن دەرەنجام ئەو بنزینی کە بەرهەمی هێنن بتوانن بە سعری بازار بفرۆشنەوە. واتە هاوڵاتی زیاتر لە 100 ملیۆن دلار لە مانگێکە زیاتر ئەدا بە نرخی بنزین کە ئەبوایە 400 لە گیرفانی هاوڵاتیان لە چۆ بە 400 دینار لیترێک بکڕ لە چۆ بە 800 دینار لیترێک بکڕێ دەرەنجام ئەم لعبەیە ئەم لە 150 زیاترە ئەشێتە گیرفانی ئەو کۆمپانیا قۆرخکاریانەی کە لە کەرتی تایبەت تەنها ڕێبەوان درراوە کە بنزین بێنن و لە پاڵاوگەکانیشە تەنها ڕێبەوان درراوە کە بنزین بپاڵێون 92 پاڵێن بۆ بنزینی پێ بەرهەم بێنن کەوابێ ئەمە یاریەکە دەرەنجام بۆ ئەوەیە کە چەند کۆمپانیایك و چەند کەسانێکی دەستڕۆیشتوو تەنها مستفید من لی لەو 100 ملیۆن دلاری کە ماگانە لە گیرفانی هاوڵاتیانەوە بەم لعبەیە حکوومەت بەداخەوە کوتم ئەوەی چێکە لەو مەلەفە زۆر هەستیارانەی کە ئەبێ حکوومەتی هەرێم بە زووترین کات ڕاستی بکاتەوە چاکی بکاتەوە لە چنگ و دەستی ئەو قۆرخکارانە دەری بهێنێت و دعمی بەرهەمهێنانی بنزین دەست پێ بکاتەوە سێ پاڵاوگەکە لە هەرێمی کوردستان لە پارێزگاکانە دروست بکرێتەوە بۆەوەی کە عەرزی بنزین بکاتە خواستی خاوڵاتیان لەسەر بنزین دەرەنجام بێتەوە سەر 400 و 450 جار. باشە بەڵام بەرپرسانی حکوومەت زۆر جار ئیدارەی هەرێمی کوردستان دەڵێن نرخەکە بۆرسە دیاری دەکە لە دەست ئێمە نییە. لەبەرەوەی کەرتی تایبەت ئەگەر بیری دەزەستی ئەچێت لە ئازربایجانەوە بە نرخی بۆرسە ئەیکڕێ و ئەوە ئەکاتە بیان و بۆی کە بە ئارزوی خۆی سەعر دابنێ لە هەرێمی کوردستان چونکە محتەکرە ئەو سەعردانێ چونکە ئەو تەنها بنزینە هێنێ بەڵام ئەگەر تۆ خۆت پاڵاوگەت هەبێ لە هەرێمی کوردستانە و خۆت بەرهەمی بهێنی ئەو کاتە پێویست ناکە کەرتی تایبەت بچێت لە ئازربایجان وڵاتانی ترەوە بنزین بهێنێ و دەرەنجام سعر فەرزکا بەسەرتا ئەو کاتە تۆ خۆت دعمی بنزینی خۆتەکەیت و دەرەنجام هاوڵاتی بە 450 دینار دەتوانێت بنزین بکڕێت. ینی کابینەی داهاتوو دەبێت لە چێوە دەست پێ بکات بۆ چارەسەر. کابینەی داهاتوو ئەبێ یەکەم ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیران کە هەر پارێزگای و پاڵاوگەیەکی تر دروست کابێت جێبەجێ بکرێت ئەبێ پاڵاوگەی بازیان و کەڵک بە تەواوی تاچووکانە پاڵاوگەی حکومین بەڵێ ئیدارەکەی کەرتی تایبەت ئیدارەیەکە بەڵام پاڵاوگەکان حکومین لەبەرەبێ ئەو پاڵاوگانە بە تەواوی تاقی خۆیان ئیشکە نەک نیوێ تاقییان بۆ هەرێمی کوردستان بێ و نیوەکەی تری بازرگانی پێ بکەن لەگەڵ کەرکووک و لەگەڵ مووسڵ و ناوچەکانی تر و مەسەلەی کواڵەتی بنزینیش مۆزوعێکی تریش کارەساتێکی تر ئەم هەموو فیت پۆمپەکە ئەسووتێ هۆکارەکەی ئەوەیە کە وەکو وەزیری سامانە سروشتیەکان پێڕاگەانی کە 6 مختبەری مۆبایل و متحرەکەیە لەم هەرێمی کوردستانە 6 کە ئەو شەشە یەکدوانێکی هەر ئیژ ناکەواتە تێک چووە چۆن فریای ئەم هەموو نقطە گومرگی و خاڵە سنووریانە بکەوێ وە دەرەنجام کارەساتێکیش ئەوەیە کە تەنانەت پشکنینی ئەو جۆرە بنزینەش دراوەتە دەست کۆمپانیا لە بەعزێک خاڵی گومرگی لە سنوورەکان کە ئەوەش هەر لۆعبەیەتیایە و ئەمەش ئەوەش هەریایەتیایە و ئەو کۆمپانیانە مستەفید ئەبن کە ئەرکەکەیان پێس پێدراوە لەبەرەوە چارەسەری ئەمانە هەمووی ئەوەیە کە کۆنتترۆڵی تست و اختیباری بنزین بکرێنێ هەڵڕێ دەستڕۆشتەکان فشار بکەن لە مختبەرەتەکان ئێمە ئاگامان لێ پەیوەندیمان پێوەکەن مۆزەفەکانی مختبەرەکان پەیوەندیمان پێوەکەن کاڵێ فشاری ئەم مەسئول ئەو مەسئولمان لەسرە ئەڵێ ئەو تانکەرانە هی منە یا هی فلان یا هیەوە ڕێی پێ بدەن بە بێتە ژوورە بەبێ اختیبار بەڵێ زۆربەی زۆریان مەوادی مسەرتنی تایە چونکە غەشی تایە غەش یعنی مەوادی ترە تێکەڵەیەکەن ناوی ئەنێن بنزین کە ئەو ماوەدە کاتێک ئەسووتێ لە ناو مەکینی سیارەکەیە ئەچێتە هەواوە دەرەنجام سەرەتان بڵاوەکە لەبەرەوە مەسلەی تست و کواڵەتی بەزین کارەساتی تایە و لعبەی تایە و چەند کەسێک مستەفیدە لێی بە نایاسایی و نادروستی و مەسلەی سیارەکەش بەڵێ یاریێکی گەورەیە لەم هەرێمی کوردستانە ڕوو ئەدا
بەرپرسان بەرامبەر بەم یاریە گەورەیە ئەنجومەنی هەرێمی نەوتوگازی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان. بەشی زۆر لە هاوڵاتیان کە لەم بە دوواداچوونەدا بۆمانیان باس کرد بە چاوپۆشی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نرخی بنزین لەلایەن کۆمپانیا ئەهلیەکانەوە دیاری دەکرێت و بەنزیخانەکانیش بە ویستی خۆیان هەر یەکێک دەتوانێت جۆری بنزین دیاری بکاو و نرخەکەش تا ڕادەیەک بە ویستی خۆی دیاری بکات. زۆربەی هاوڵاتیان گلەیی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن لەوەی هاوشێوەی بەغدا و حکوومەتی عێراق ئێمە خاوەن نەوت و پاڵاوتگە و بنزینخانەین، بەڵام نرخەکان زۆر جیاوازن. دەخوازن لە کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دۆسەیە بەجددی بە دوواداچوونی لەسەر بکاو و بازارێکی ئازاد بە مانای وشە کە بۆ هەموو هاوڵاتیان بتوانن کڕین و فرۆشتن بە بەنزین بکەن و دەبێت حکوومەتیش بە وردیەوە چاودێری فرۆشتنی بەنزین و هێنانی بەنزین بکات. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.